بەپێی ئاماری نوێی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان تا دێت قەبارەی گەندەڵی ڕوو لە هەڵکشانە بە شێوەیەک سەرجەم کایەکانی حکومڕانی گرتوتەوە. ئەمەش بەهۆی خراپ بەکارهێنانی دەسەڵات لەلایەن بەرپرسانەوە بووە. بەڵاملانی کەم هەنجومی ساڵی ڕابردوو و ئەمە تۆپ ڕۆژانە کەم ڕۆژەیە سکاڵای تازە کێسی تازە وەرنەگرین هەموو پارێزگاکان لە هەرێمی کوردستان ڕێژە و قەبارەی گەندەڵی زۆر لەوە بەرزتر و قەبەترا کە تەنها بەبوونی دەستەیەک بتواندرێت دیاردەی گەندەڵی بنەبر یان کاڵ بکرێتەوە. ئەگەر پێش بەو نەخۆشیە ئابووریە سیاسی کۆمەڵایەتیش نەگیرێت ئەوە ئایندەی هەرێمی کوردستان دەکەوێتە قەیرانێکی قوڵەوە کە کەس نازانێت سەرنجامی چی دەبێت. وەکو هەرێمی کوردستان و عێراق کە دەوڵەتێکی بە دەستگاکردن نییە، دەوڵەتێکی موئەسسەساتی نییە، یعنی بۆیە مەسئلەی بنبڕکردنی گەندەڵی قورسە زۆر لەگەڵ ئەوەشدا کە لە کاتێکدا کە لە عێراق و لە هەرێمی کوردستان دەستەیەکی تایبەتمەند هەیە و یاسا جێبەجێ بکرێتن و ئەم یاسایە بە یەکسانی لەسەر هەموو هاوڵاتیان بێ ڕەگەز و بنەتەوە و ئاین و ڕنگ و ئەوانە وەکو یەک بن، لەو کاتەدا تەبیعی عەدالەت دەچەسپێ، دادپەروەری دەچەسپێ. کاتێک کە دادپەروەری هەبیتن مانای وایە خەلکیش پەنا لە بۆ مەسائیلی گەندەڵیش ناباتن. ئەگەر دادگا لاوازبی و سەروەری یاسا بەهێز نەبیتن یاخو بوونی نەبیتن یاخو کەم ببیتن، بە تاکید ئەمە ڕێگایەکە کەوا گەندەڵ کارەکان بە گەندەڵی خۆیان بڕۆنەوە، چونکە ژێر حیسابات و ژێر دادگاییکردن دەردەچن. چاودێران گەندەڵی بە دیاردەیەکی مەترسیدار دەبینن بەوەی کە لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان جگە لە گەندەڵی دارایی گەندەڵی سیاسی و بەڕێوەبردنیش بڵاو بۆتەوە. جگە لەوەش دەڵێن بەهۆی نەئارامی دۆخی سیاسیەوە پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان بەرەو پێش ناچێت. جۆری سێم و خەتەرناک گەندەڵی شامیلە کە هەموو کایەکانی کۆمەلگا و هەموو کارتەکانی گرتووە بەداخەوە هەرێمی کوردستانیش لە ئێستادا لەو قۆناغدایە کە لە قۆناغی گەندەڵی شاملدایە. هەرێمی کوردستان لەبەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان پرۆسەی چاکسازی ناڵێم پەچکەوتووە بەڵام بە بەتیئی بەڕێوە دەچێ، یعنی لە بەرامبەر دەبێ بڕوامان هەبێ گەندەڵکاران ناوەستن ڕۆژێ بە ڕۆژێ لەشکرەکەیان فراوانتر دەبی، لە بەرامبەریشدا ئەوانەی دژی گەندەڵی ڕادەوەستن هەن و بەردەوام دەبن، بەڵام نائارامی سیاسی لە هەرێمی کوردستان نەبوونی دامەزراوەی تۆکمە بەهێز کە بەداخەوە لازال حزب لە دەوڵەت گەورەترە و بەرژەوەندی حزبی لەسەروی بەرژەوەندی نەتەوەیە ئەوە وای کردووە کە ئەو چاکسازیانی ئەنجامیش دەدرێ بە گەورەی هەستی پێ نەکرێ. بە وتەی سەرۆکی دەستەی دەستپاچی قەبارەی گەندەڵی لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵی ڕابردوو بە دوو هێندە زیادی کردووە. ئەوەی کە بۆتە پرسیار ئەوەیە لە کاتێکدا ئەوە قەبارەی گەندەڵیە بۆچی بە درێژایی دەیان ساڵی حکومڕانی هیچ بەرپرسێک لە هەرێمی کوردستان بە ئاشکرا دادگایی نەکراوە و سزا نەدراوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.